ئەمە خەرج سێبەردانین تقریبان سارێک دوو سار دەبێ ئیشێمە جادەشی بیستە 100 مەتر دەکرێتەوە 12 ئەگە بێ ئەو 100 مەترە نەکرێتە 12 تقریبان 200 مار زەرمەند دەبی جادەکە لێداتن هەمووی بەبە ئەو جادەی دەکەوێتن لە شارەوانی سێ سەرۆکات شارەوانی تەختیت عمرانی هەمووی موافقە هەمووی تەوقیع کرایە هەمووی خەریتە لۆدانرایە ئێستا لێرانە نەفەرێک ئەو تەوقیعەکەی ناکاتن یعنی معقولە مۆزەفێک بەژێ وەزیری نەکاتن لەبەرچی لەلایەشکە کەمە کابرا ئاردەش دەکرد لە سێبەردان بە پارەی خۆی مسەفیدی دەکەن لە بەس مسەفیدی دەکەن بە پارەی خۆی کرد خۆی حکومەتی وەری نەگرتیا قورئانیشان لێدانە کابرا سوندە دەربێت بۆ قورئانەی ئەمن ئەو خانی نافرۆشمەوە خە معقولە یانی شەکل و خەرکەی چاکەیان با بە شۆفەرەکەینەوە دو سار و خەرکە چاوەڕێە لەبەر سیاتاکەنێەوە بەێ موافقیان دایتێ شارەوانی بەخۆی موافقی داتێ لاشکەش هەموو سبوغی لێ درا دەرێت تێشیدە یان موافقەتان نەدا وایە یان تێشی مەدە ئێستاگە بێ ئەو زادە بیستێ لۆ مام بکەنەوە 12 ئەمە هیچ گرفتمان نامنی شەکەمان چارەسەر دەبی